ئێستاش داوا دەکەین لە بەڕێز دکتۆر هەڤاڵ سامی بەڕێوەبەری گشتی قوتابخانەکانی ئیشک و نیلوفەر با بفەرموێت بۆ پێشکەشکردنی وتەی بەخێرهاتنی بە چەپڵەکانتان. قانی بەڕێز قوتابیانی خۆشەویست مامۆستایانی هێژە ئێوارەتان باش بەخێر بێن سەرسەر و سەرچاو. خۆشحاڵین ئەمڕۆ لێرە لەگەڵ ئێوەی بەڕێزین بۆ ئەوەی چەند بەهرەیەکی جیاوازی قوتابی ئازیزەکانمان ببینین کە لە ماوەی ساڵی خوێندنی ڕابردوودا بە هەوڵ و تێکۆشان و بە پاڵپشتی مامۆستایانی بەڕێز ئامادە کراوە. خۆشەویستان، قوتابخانەی ئیشقی سۆرانی نێودەوڵەتی یەکێکە لە زنجیرە قوتابخانەکانی ئیشق لە سەرتاپای هەرێمی کوردستان کە نزیکەی 15 ساڵە خزمەت بە شاری سۆرانی خۆشەویست دەکاتن و لێرەوە چەندین بەهرەمەندی جوان و چەندین تاکی سەرکەوتوو پەروەردەکراون. ساڵانە ئەم تاکە پەروەردەکراوانە بەشێکیان بەشداری لە پێشبڕکێ و لە ئۆلۆمپیاتە نێودەوڵەتیەکانەکەن لە وڵاتانی جیاجیا و بە نێونەرایەتی شاری سۆرانی خۆشەویست بە گواستنەوەی کولتوری جوانی ئەم وڵاتە جوانەمان نوێنەرایەتی هەرێمی کوردستان و شاری سۆرانەکەن. هەر ئەم ساڵە چەندین قوتابی بەشداریان لە چەندین پێشبڕکێی نێودەوڵەتی کرد و پلەی زۆر بەرزیان بەدەستهێنا کە بوونە مایە شانازی هەم بۆ شاری سۆرانی خۆشەویست و هەم هەرێمی کوردستان. قوتابیەکمان لە شاری ڕۆما لە ڕۆمانیا ئەم ساڵ بەشداری لە ئۆلۆمپیاتێک کرد و پلەیەکی بەرزی بەدەستهێنا و ئەم ساڵیش کۆمەڵی قوتابی تر کە ئێستا ئامادەکاریەکانیان تەواو کردووە و مافی بەشداریکردنیان لەم ئۆلۆمپیات و پێشبڕکێ نێودەوڵەتیانە بەدەستهێناوە لە هاوینی ئەم ساڵدا لە مانگی 5 و 6 و مانگی 7 کۆمەڵی قوتابی بەشداری دەکەن لە چەندین وڵاتی جیاواز. لەوانە دوو قوتابیمان هەفتەی داهاتوو لە وڵاتی ئەمریکا بەشداری لە ئۆلۆمپیاتێک دەکەن بە نوێنەرایەتی هەرێمی کوردستان و لە مانگی حوزەیرانیش دیسان قوتابیەکمان بەشداری دەکات لە ئۆلۆمپیاتێک لە شاری نیویۆرکی وڵاتی ئەمریکا و دوو قوتابیمانم هاوینە بەشداری لە ئۆلۆمپیاتێک دەکەن لە وڵاتی ئوسترالیا و هەر لە شاری سۆرانیشەوە کۆمەڵی قوتابیمان ئەم هاوینە مانگی 7 بەشداری لە ئۆلۆمپیاتێکی نێودەوڵەتیەکەن لە بواری زمانی ئینگلیزی کە ساڵی پاریش پلەیەکی بەرزیان بەدەستهێنا بوو لە وڵاتی تورکیا و دوایش بەشداریان کرد لە وڵاتی ئیتالیا. خۆشەویستان، قوتابخانەی ئیشقی سۆران ساڵانە گرنگی دەدا بە پەروەردەکردنی تاک لە دوو لایەنەوە. لایەنێکیان لایەنی زانستیە کە هەوڵ ئەدرێتن هەم لە ڕووی زمانەوە هەم لە ڕووی زانستەکانەوە قوتابیەکان بە شێوەیەکی باش ئامادە بکرێن بۆ داهاتووی ژیانیان. بەمەش بە سیستەمێکی پەروەردەیی و منهەجێکی پەروەردەیی گرنگی نێودەوڵەتی لە خزمەتی شاری سۆرانی خۆشەویستە و هەروەها لە بواری پەروەردەییشەوە لە بواری کولتوریشەوە گرنگێکی تەواو بە قوتابیەکانمان دەدرێت. ساڵانە کۆمەڵی قوتابی ئەوانەی کە بەهرەیان لە بواری گۆرانی، لە بواری شەعر، لە بواری ڕەسەم یان لە هەر بوارێکی تر هەیە گرنگیان پێدەدرێت و ئامادە دەکرێن و لە کۆتایی ساڵەکەشدا لە فیستیڤاڵێکی واجوان بەرهەمەکانیان دەخرێتە بەردەم چاوی دانیشتوانی خۆشەویست و دایک و باوکانی بەڕێز. نامەوێت زۆر درێژە بە قسەکان بدەم بۆ ئەوەی بچینە ناو بڕگەکانی پرۆگرامەکە. لە کۆتاییدا دەمێت زۆر سوپاسی قوتابی خۆشەویستەکان بکەین کە ئەم ساڵیش وەکو ساڵانی ڕابردوو بە هەوڵ و ماندووبوونەکان و شەونخوونیان توانیان بەرهەمی زۆر باش ئامادە بکەن و بەشداری لە پێشبڕکەی زۆر باش بکەن و زۆر سوپاسی مامۆستایانی بەڕێز دەکەم کە لێبڕاوانە کاریان کردو لەسەر قوتابیەکان و زۆر سوپاسی دایک و باوکانی بەڕێز دەکەین کە هەمیشە هەماهەنگ و هاوکار بووینە لەگەڵ قوتابخانەکەیان و خۆیان بە خاوەنی قوتابخانەکەیان زانیوە. لە کۆتاییدا دەمەوێت سوپاسێکی تایبەت بۆ ئیدارەی سربەخۆی سۆران و هەموو دام و دەستگا و پێکهاتە ئیداریەکانی ئەم شارە خۆشەویستە بکەم، بە تایبەتی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سۆران کە هەمیشە هاوهەنگ و هەماهەنگ بووینە لەگەڵ ئێمە و هاوکاریەکی باشی قوتابخانەکانمان بووینە و قوتابخانەکانمان هەردەم ئامانەتێکی ئەمینی دەستی ئیدارەی سۆران و پەروەردەی سۆران بووینە و سپاسی ئیدارەی
هۆڵی بۆ نەکانەکەین کە ساڵانە هاوکارە بن لە ڕێکخستنی ئەم فیستیڤاڵە. زۆر سوپاستانەکەین دووبارە بەخێر بێن و ئێوارەیەکی شاد بۆ هەمووتان.